بێگومان ئەمڕۆ ڕۆژی جیهانی خۆبەخشانە لە تەواوی وڵاتانی جیهان بە هەرێمی کوردستانی شۆ خۆبەخشان کاری گەورە و مرۆڤەتی ئەنجام دەدەن. خۆبەخشەکان لە نێوان کاری ڕێکخراوەیی و ڕایکردنی کاروباری ڕسمی وڵاتدا دابەش بوون بە تایبەتی لە هەرێمی کوردستان. ئێمامانەوێ ئەمڕۆ گفتوگۆ لەم بارەیە بکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان سەرحەد نوێنەری گشتی خۆبەخشانی سلێمانی هەروە کۆچەر عەزیز کارمەندی خۆبەخشی تەندروستی. بەخێر بێن، بانیتان باش و بەخێر بێن. کاک سەرۆربا لە جەنابتەوە دەست پێ بکەین. ئێستا کاری خۆبەخشی لە سلێمانی چۆنە؟ ینی ڕێژەی ئەو کەسانی کە دێن بەرە و پیری کاری خۆبەخشیەوە لە چیایە؟ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێکم زۆر سپاس. تامان لە پارێزگای سلێمانیە ئێستا خۆبەخشێکی زۆر زۆرمانێ بە ڕێژەیەکی زۆر بە تایبەتی لە سێکتەری تەندروستیە. ئێمە باز لە سێکتەری تەندروستی بکەین. لە سەرەتای بڵاوبوونەوەی کۆرۆناوە پێشەوە شەر هەمان بوو، بەڵام بەبوونی ئەوەی کە لە بڵاوبوونەوەی کۆرۆنایە نەخۆشیێکی مەترسیدار بوو، ڕێژێکی زۆر خۆبەخش بەشداریان کرد. هەر لە سەرەتای هاتنیەوە خۆبەخش زیاتر بەڕێوەیە برد لەگە کارمەندە ڕسمەکانی حکوومەتە. ئێساتەوە بۆنیەوەی کە بەشی تەندروستیمان زیاد بووە لە پەیمانگا و زانکۆکان لە ئەهلی و حکومی، ڕێژێکی زۆر ڕۆژانە بەردەوام پەیوەندی بە سێکتەری تەندروستیەوەکەن کە ئێمە کتابێکی خۆبەخشیان بۆکەین و لە وەزارەتەوە بۆ وەرانگەڕێتەوە دەست بەکارە بوون لە ناخەسخانەکان. ڕێژەکەش دیاریکراو نییە، مەسەڵەن بڵین ئەمەنی عەدەدیان هەنێکیان وازێن، هەنێکیان تازە دەست پێەکەن بۆ شێوەیە، بەڵام نزیکەی ئەگاتە 1200 کەس بەس لە سێکتەری تەندروستیە. ڕنج بیرمان نەچێت ئەمە ڕۆژی جیهانی خۆبەخشەکانە هەڵبەتە پیرۆزبەم ڕۆژەشتان لێکەین سەرکەوتوو بوون و نمونەشتان زۆر بێت. کۆچەر خەمە بینە لای تۆ بەڕێزت لە کەرتی تەندروستی حکوومەتە کار دەکەیت. چۆنی بوو ئەم ڕێگایت هەڵبژار چۆنی بوو ویستە وەکو خۆبەخش کار بکەیت؟ زۆر باشە. من بەدەر لە خۆبەخش لە کەرتی تەندروستیە پێشتریش کاری خۆبەخشیم کردووە لە کاری ژینگەی و چەندین لە چالاکوانی ژنان ڕێکخراوەکانی ژنان کاری خۆبەخشی زۆری ترم کردووە. لە کەرتی تەندروستیشە بەدەرەوەی من درەنگ پیشەی بڵین با بڵێم بەشی پەرستاری و تەندروستیەکەم تەواو کرد، بەڵام دوای ئەوە وتم من خوێندەکەم هەر خوێندووە ئەگەر کەرتێکی حکومی یاخود ئەهلی نەبێت با بچم خۆبەخشەکە هەم خزمەتێکە بە هاوڵاتیان و هەم خۆشم خیبرەیەک وەرەگرم و دواتر ئەبێ بە ئەزمونێک بۆ کارکردنم. بۆیە بڕیارمە زیاتر لە ساڵێکیشە من وە کارمەندی خۆبەخش لە کەرتی تەندروستی کارەکەم لە چەند نەخۆشخانەیەکی جیاوازیش. بەڵێ شێوازی کارکردنتان چۆنە؟ مامۆڵتان چۆنە؟ چۆن کارەکانی ڕۆژانتان ڕای ئەەکەن؟ بەپێی ئەو گرێبەستەی کە هەیە لەگەڵ ئیدارە و بەڕێوەری نەخۆشخانەکان ڕێگەکەوی ئیتر جەدۆلێکە دائەنرێت بەپێی کاتی گونجاوی و خۆبەخشەکان هەنێجار، چونکە بەشێک لە خۆبەخشەکان دەوامی دیکەشیان هەیە، هەڵبەت بەڕێوەبەرایەتی و نەخۆشخانەکانیش بەشێکیان زۆر هاوکارن لەگەڵ کارمەندەکان، ڕێگەیان بۆ یعنی کاتەکانیان بۆ گونجاندون کێشەیەک دروست نابێت بۆ دەوامەکانی تریان بەو شێوەیە. ئەنی کاتەکان بەپێی دەوامەکان بەپێی کاتی گونجاو و خۆبەخشەکان و پێداویستی نەخۆشخانەکانە. بەڵامە بێ ئەوزەم کۆچەر بەدەر لەوەش کۆچەر خۆی ڕۆژنامەنووسی لە بواری ڕۆژنامەگەری شاکاری کردووە. بەڵێ کاک سەروەر با بێنە سەرەوەی کە جدە لەوەی کە لە کەرتی حکومیە خۆبەخشان ئێستا ئاچنە پێشەوە زیاتر ئەیانێ کاری خۆبەخشی بکەن، بەدەر لەوە کاری ڕێکخراوەی ژەیە کە خۆبەخش ئەتوانن لەوێ کار بکەن یاخود خواستیان هەیە لەوێ کار بکەن. لەوێ لە ڕێکخراوەکانە خۆبەخشان چۆنن؟ ینی تا چەند حەز و خولیا هەیە بۆی کە لە ڕێکخراوەکانیشا خۆبەخشان کار بکەن؟ تەبعاً بەپێی پێویستی وڵاتەکەمان و نیشتیمانەکەمان خۆبەخش لە هەموو شوێنەکە بێت. مەسەڵەن لە سەرەتای دروستبوونی داعشەوە خۆبەخشی پێشمەرگەمانە بوو، دوایەوە هاتینە سەر تەندروستی، دوایەوە مامۆستای وانە بێژی خۆبەخشمان هەیە لەوانش لەناو ڕێکخراوەکانیشە بە هەمان شێوە بەپێی پێویستی کە پێویستیانە بێ بەیاننامەیە شتێ بڵاوەکەنەوە خۆبەخشەکان زیاتر ڕۆنە پێشەوە. بەڵام ڕێکخراوەی ئێستا کەرتی ڕێکخراوەی هەیە دەروی وڵات، نمونە ئەڵمانیاومانە لێرە ئیشەکەن خەڵکە خەنە سەریش. ئێستا بە تایبەتی لە کەرتی تەندروستیان نزیکی 470 کەس بۆ 500 کەسیان کردووە بە گرێبەست لەگەڵ خۆیانە لە خۆبەخشەکان ڕێکخراوەکانی نێودەوڵەتی ئەوە 470 بۆ 500 کەسیان کردو بە گرێبەست لە لای خۆیان بۆ ماوەی 2 مانگ. مەسەڵەن من پارەتانێمە و لە ئیش خۆتان بەردەوام بن کە ئەمە بێتە هۆی بەسەڵەن زیاتر ئیشکردنی خۆبەخشەکان، زیاتر ئەهمیەت بە کارەکان یانێنە ناو نەخۆشخانەکان.
باشە کە خۆبەخشێکیت ئەوەی کە ئێوە ئاگادار من ئەوێت کار بکات لە کاری خۆبەخشیە ئەڵێ چییە بۆچی ئامانجی چیە لە کاری ئامانجی یەکەمیان بۆی کە فێری ئەزمونونەکەی زیاتر بێ مەسەن بۆ سەر سیڤەکەیەتی کە سمێنێچێتە لە شوێنێکی ئەهلیا لە خەسخانەیەکی هەلی داوامەکە بۆەوەی مەسەن ممارەسی زیاتر بێ لەگەڵ ئیشەکەی خۆیان ئەزمونێ زیاتر پیاکە لە ناو ئیشەکەی خۆیان بەدەر لەوە ینی ئاماژەکەتی مەسەن کارێکی مەسەن مرۆڤیە بە تایبەتی مەسەن لێمە لە کاتی کۆرۆنا زۆ پێویستمان بە کارمەندی تەندروستی بوو بۆ ناو نەخۆشخانەکانمان هەر لە ناو نەخۆشخانەی سەنە شەی دیێمە کە قاوشێکی گەورە بوو شەی تایر کە سەرەتای دروستبوونی بۆ عەلی ناجی لەو شوێنانە زۆ پێویستمان پێی بوو کارمەندی وامان نەبوو کە بتوانن ئیشەکە بەڕێوە بەرن لەو سەرەتایە خۆبەخشەکان بە شێوەیەکی بەرچاو هاتنە پێشەوە بۆ ئیشکردن بەڵام ئەمەیان بۆ کاری مرۆڤایەتی بوو کە هیچ بوونی مادی و معنەویان دەست نەکە لە ناو ئیشێ. بەڵێ کاکسەوە زیاتر خۆبەخشەکان لە چ بوارێکدا لە سێکتەرێکدا کار دەکەن بۆ نمونە زیاتر ئێستا دەیبینین لە کەرتی تەندروستیدا زۆر هاتوونەتە پێشەوە خۆبەخشەکان لە کەرتەکانی ترە بوارەکانی ترە خۆبەخش هەیە ڕێژەکان چەندە؟ ڕێژەکان زۆر نییە بە تایبەتی لە پەروەردەشە هەیە لە مامۆستای وانە بێژوو لە ناو تربیە خۆبەخشمانەیە کە بە شێوەی خۆبەخشی کارەکە ئەوانە لێتەوە لە ناو قوتابخانەکانە بەڵام لە شوێنەکانی تر مەسەڵەن زۆر نی ڕێژەیەکی شانەی بە زۆر کەمە تەندروستی پەروەردەیە زیاتر خۆبەخش زۆر زیاتر لە تەندروستیە ئێستا ڕێژی خۆبەخش لە ساڵی 2013 دامەزراندن وەستا ئاخیر جار 2012 یا 2013 بوو دامەزرانم کرا دوایەوە دامەزراندن کە وەستا شێوەی خۆبەخش هاتە پێشەوە کە تەواوی یەکرد لە بەرەوەی مەسەڵەن ئەو خوێنەی چەند ساڵ هەوڵی بۆیە ئەو بەشەی کە تەواوی کردو تەندروستی بوو پەرستاری بوو تیشک بوو یا تاقیگە بوو نەیەویست مەسەڵەن ئەو کاتە بە شێوەیەکی بەچێژ نەخۆشخانەی ئەهلیمان نەبوو کاری تیا بکەن بۆیە مەجبورن لە ناو نەخۆشخانە حکومەکانە بە خۆبەخشی داوامیانە کرد. کۆچەرخان ئێوە وەکو خۆبەخشێکە کارەکەن لە ناو دەستگایشی تەندروستیە بێگومان کەسانێکی تریژ هەیە لە بەرامبەر ئێوە کەسانێکی تر زۆرن لە ناو ئەو دەستگا تەندروستیە کە کارمەندی ڕسمی دەستگاکەن کارەکەن چۆن کارەکانتان لە نێوان خۆتانە دابەش کردووە یاخود تۆ کە کارێکی خۆبەخشیەکەی بارتەقای ئەوان یعنی کاری تەندروستیەکەی لە ناو دەستگاکە سەرەتا بێ باس لۆ بکەین کە کولتوری کاری خۆبەخشی لە کۆمەڵگەیە بکرێت بە کولتور هەر لە پەروەردەوە هەوڵی بۆ بدرێت چونکە بەداخەوە بەشێک لە ئێستا کاتێک هەنێ جار کاری خۆبەخشیەکەن دوای 3 مانگ 4 مانگ ڕاستە مافی خۆیانە ماندوو دەبن داواکەن یەکسەر بکرێنە ڕسمی یاخود موچەیەکیان بۆ دابینکرد ئەمە مافی خۆیانە بەڵام تۆ کاتێک گرێبەستەکە پڕەکەیتەوە ئەڵێ من هیچ شتێکم ناوێ بێ بەرامبەر ئیشەکەم ئەبێ ئەمەوە لە بەرامبەرە کارمەندە ڕسمیەکان تو ئەچی بەشێکیان زۆر باشن بەڵام هەنێ جار لە هەموو شوێنێکەمە هەرەیە ئیستیقلالکردنی تیا پێویستە ماف و ئەرکی کارمەندی خۆبەخش بزانێ و ماف و ئەرکی کارمەندی ڕسمیش بزانێ و لە نێوان خۆیانەوە بۆ شێوتم داوامەکان دابەش کراوە بەپێی ئەو شوێنەی کە هەیە کارمەندی ڕسمی هەر لەگەڵایە لەگەڵ خۆبەخشەکان بەشێکی جگەلەوەی کۆرۆنا نەبێت کە لە سەرەتاشەوە هەر بە کارمەندی خۆبەخش بەڕێوەبەیە بۆیە توانین بڵێن ئێستا کەرتی تەندروستی بە تایبەت ئەگەر کارمەندی خۆبەخشی لێ دەرکەی ڕەنگە هەرز بهێنە چونکە بە نزیکەی تقریبان 20,000 کارمەندی خۆبەخش لە هەموو هەرێمی کوردستان هەیە جگەلەوەش تا ئێستا لە هەموو کارتەکان بەڵێ بە کەرتی تەندروستی دانەمەزراوە جگەلەوەشە بێ حکومەت و پەرلەمان یاسایە کە بێ بۆ ئەمانە چۆن بکرێت ئەو خۆبەخشانەی کە لە کەرتی حکومیە ئیشەکەن پێویستە ڕێگەیان بۆ ئاسان بکرێت لە کەرتە تەندروستیە تایبەتەکانە ئیش بکرێن بەنمونە ئێمە کارمەندی وامانەیە کارمەندی حکومیە لە حکومەت لەگەڵ خۆمانە چێ لە خەسخانەیەکی ئەهلی دیکە لەبەرەوەی کارمەندی حکومیە هەر ئەگەر خۆبەخشەکە ئەچێت زۆر لەو بە ئەزمونتیریش پێڵێ وەرت ناگرین لەبەرەمە کارمەندی خۆبەخشیمانەیە چەندین نمونەی بەڵگە و زیندوی تریش ئێمە کارمەندی ڕسمیمانەیە خۆبەخشمانە پێویستە ئەمە بە یاسا ڕێک بخرێت بەڵێ ئەمە چەندین بڵێ ئەڵێ ئێمە ئەومان ناوێت لەبەرەوەی چەند ساڵ دامەزراوە خیبرەی هەیە ێ باشە کە کارمەندێک 2 ساڵ خۆبەخشی کرد لە شوێنەکە ئەمەش ئەبێ بە ئەزمونێک بۆی چەندین نمونەمان هەیە بۆ نمونە سەروەر کە خۆی سەرۆکی خۆبەخشەکانە زۆر ڕەنگە بە ئەزمونتر و بەتواناتر بێ لە هەنێک کارمەند یعنی لە کاری ئەوان کەم ناکەمەوە بەڵام ئەگەر وەک ئەوان ئەگەر لەوان زیاتر نەبێ هاوشێوەی ئەوان ئیشەکات چەندین نمونەی ترمان هەیە ئێمە کارمەندمان هەبوو کە بیرمان نەچێت لە سەرەتادا کە کۆرۆنا هاو تەنها خۆبەخشەکان چوونەوە پێشەوە کارمەندمان هەیە خۆی گیانی لە دەستداوە کارمەندمان هەیە دایکی لە دەستداوە بەهۆیەوە کە کۆرۆنای گرتووە بۆیە بێ ئەمە بە یاسایەک ڕێک بخرێت هەبێت کە
یعنی مافی کارمەندی خۆبەخش بپارێزێت ئەلە لەقل حکمی نییە لە کارتە تایبەتەکانە جێگەیان بۆ بکرێتەوە ئیستیقلال نەکرێن کە ئێوە بێ بەرامبەر هاتوون کار بکەن بۆ ئەیکەن تەنان هەنەجار وایان پێوترێت بۆ ئێوە ئیشەکەن زۆر شتی ئاوترێت کاتە کۆچەرخات دەتوانین بڵێن توانا و سەلیقەی خۆبەخشەکان بە هەندوو وەرناگیرێت بە کەم سێر ئەکرێن تواناکانیان لیان ڕنابینرێت و هەروەها ئێوە لە نەخۆشخانەکاندا تا چەندێک دەرفەتی ئەوەتان هەیە کە توانەکانتان پێش بخەن تا چەند دەرفەتی ئەوەتان هەیە کە ئەزمموی خۆتان زیاتر بکەن وەکو سەرەتا شوتم ئەمەی کە بە هەندوەر ناگیریا خودی ئیستیقلالەکرێ ئەمە ڕێژەیە ینی لە هەموو شوێنەوانە بەڵام ڕێگەت پێ ئەدرێ بچیتە پێشەوە ئیشی پێدەنەوە بەڵام پێویستیشە مەفروزە لەسەر حکومت لەسەر بەڕێبەرایەتی گشتیەکان ئیش بۆ کارمەندانی خۆبەخش بدۆزرێتەوە لەگەڵ ئەوەی کە کاری خۆبەخشیەکەن ڕێگەکەشیان بۆ فراوان بکرێت بۆ نمونەکرد خەسخانەیەکی حکومی ئەکرێت ئاهلی ئەکرێتەوە ببوورە پێویستە زیاترینی ئەو کارمەندە خۆبەخشانە بن کە لە نەخۆشخانەکان ئیشەکەن بەڵام ئەگەر ئێمە سیرکەین ئەچینە خەسخانە حکم تایبەتەکان ئەفۆم زۆربەی ئەو کارمەندانی لەوێن خەفەریاتی شەویان هەیە و بە ڕۆژیش لەوێ دەوامەکەن کە ئەمە زۆر یعنی گرفتە بۆ ئەوەی کە کارمەندانی تەندروستی لە کەرتی خۆبەخش ئەوانەی کە دانەمەزراون ئیشیان دەست نەکەوێت کاک سەرۆربە دوا پرسیارکەین ئەوەی کە ئێوە بە دوواداچوونتان بۆ کردووە خواست بۆ کاری خۆبەخشی ڕووی لە زیادبوونە ئێستا پێشتر وتم قوتابخانە و زانکۆی ئەهلیمان زۆر زۆرە بە شێوەیەکی بەرچاو بە تایبەتی بەشی تەندروستی کە ئێستا لە هەموو زانکۆ ئەهلیەکانە هەیە پێشگەل لە حکومیەکانیش ئەترمانە ساڵانە تەخەڕوزەکەن ساڵانشکە تەخەڕوزکەن هیچ هەر بەشێکیان هیچ نەبێت ڕێژیان لەسەر کەس کەمتر نییە ئەمانە شەوڵی کاری خۆبەخشیان کە ئێستا تێ ماوەی لەمەوە پێشکاری خۆبەخشیش قورس بوو تا لە وەزارەت بۆیانە کردیت و بەیانەگەڕین تو زۆری پێش یا جایا وەرنیانە کرد ئەو خۆبەخشانە هەرچەندتون دوا پرسیارە بەڵام ئەم خۆبەخشانەی کە ئێستا کارەکەن وەکو کۆچەر وەکو تۆ یعنی کە کارەکەن لەو بوارەیە تا چەند توانراوە ئەگەر ڕێژەیەکی کەمیش بێ شتێکیان بۆ دابین کرێ مافێکیان بیدرێتێت چکە هیلاکە من لەو طبعاً ماوەیە بەڕێوەبەرایەتی گشتی هەر لە مەدیر عامەوە هەتاکو جێگری بەڕێوەبەری گشتی بۆ کاروباری کارمەندان هەر لە سندیکای کارمەندانی تەندروستیەوە لە نەخۆشانە ئەهلیەکان و لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی شەوڵێکی زۆر زۆریان بۆیان کە بۆی مەسەلەن بڕەپارەیە هیچ نەبێ بۆم خۆبەخشانە دابین بکرێ کە لەلایەن حکوومەتەوە ناکرێ دامەزرانیان بۆ ناکرێت بە شوی گرێ بەس ناکرێت مە ساڵانە چەندێ خانە نشینمانە بێت چەندێ وەفاتەکە لە شوێنی ئەمانە کەسیان نییە کەسیان بۆ دانامەزرێنن لە وەزارەتەوە بۆیە مەزبورم خۆبەخشانە خەنە شوێنیانە ئەوانی شەڵی بۆ بۆ ئەوەی بەردەوام بێ لەسەر ئیشەکەی هەوڵی شوێنی تری بوویان نەخۆشخانی ئەهلی بوون لەگەڵ ڕێکخراوە ڕێکەوەن پاریان بنێ چەند پرۆژێکی ترێ مەسەڵەن بۆکو پێم وتی پێشتر لە ماوەیە پرۆژێکیان بۆ کراوەکەمە بە سندیکای کارمەندان و بەڕێوەبەرایەتی گشتی بەیەکەوە ئەنجامیاندا بوو مەسەڵەن چەند کارێکی ترێ ئێستا ناتوانین باسیکەین چونکە تاکید نین لێ هێشتا هەر لە هەوڵان بۆیان ینی بەردەوام لە هەوڵەکانیان بۆیان دەستخۆش بۆ هەرێک لە سەرۆسەر هەنوێنەری گشتی خۆبەخشانی سلێمانی هەروەها کۆچەر عەزیز کارمەندی خۆبەخشی تەندروستی زۆر سپاس بەخێر بێن سەر